زریانی وەرزیزستانەی بەهێز دای بەلای کەم لە 37 ویلایەتی ئەمریکا و بووە مایی بەفربارینی چڕ و بای وێرانکەر و هەروەها جێژەڵوکەی کاولکار لە سەرانسەری وڵات و ستوونەکانی کارەبایی بە زەویدادا و کارەبای لە پتر لە 1 ملیۆن کەس لە میشیگن بڕی ئەو کارەی خاتوستەیسی ناچار کرد خۆراکی نێو ئامێری ساردکەرەوەکەی فڕێ بدات. ئێمە جەنەڕیتەرمان نییە و چەند ڕۆژێک لەمەوبەر ئامێری ساردکەرەوەکەمان پڕ لە خواردن و سەوزە و میوە کرد، هەروەها فرێزەرەکەشم پڕ کرد لە خواردنی دیکە. ئێمە بۆ 4 ڕۆژ لێرە نەبووین و کە هاتینەوە ناچار بووین بۆ هۆی نەبوونی کارەباوە هەموو ئەو خۆراکانە فڕێ بدەین. لە سەرانسەری ناوچەی باشووری ئەمریکا بەلای کەم 17 جێژەڵوکە بە توندی دای لە کنتاکی لە شاری بۆلینگرین بای بەهێز ئەم ستونە لە ناوەڕاستدای چەماندەوە لەو کاتەی بەسەر ئۆتۆمبیلێکدا دەکەوتە خوارەوە، بەڵام خۆشبەختانە کەس بریندار نەبوو. لە جەفەرسن تاون بای بەهێز کوژاندنەوەی ئەم ئاگرەی لە ناوەندێکی فرۆشتنی ئۆتۆمبیل کەوتەوە سەخت و دژوار کرد. وا پێدەچێت زیانە گەورەکان لە دار و درەخت و هێڵی کارەبا و ستوونەکانی کەوت بێت. کاتێک مەسەلەکە دێتە سەر کارەبا، چاکردنەوەیان بۆ چەند ڕۆژێک دەخایەنێت. لە ویلایەتی تەنسی ئەفسەرێکی پاسەوانی شارەیەک بەوەی کەوتنی ئەم درەختەوە لە نێو ئۆتۆمبیلەکەیدا گیری خوارد. لە کالیفۆرنیا دانیشتوانی ناوچەی سان بێرناردینۆ پێویستیان بەو پەری یارمەتی بەهاناچوون هەیە. هەتا ڕادەیەک ئەمە بەسەرهاتەکەی نەک هەرتەنها لێرە لە ناوچەی کرێستلاین، بەڵکو بۆ دانیشتوانی کۆمەلگاکانی هاوسێش. دانیشتوانی ناوچەکانی دیکە هەوڵ دەدەن یارمەتی هاوسەکانیان بدەن و بەفرەکە لا بدەن بێنە دەرەوە. تەنانەت کەسانی نامۆ بە کۆمەلگاکەمان بۆ ئەو مەبەستە هاوکاریەکەن. ئەم ژن و پیاوە یەک کاتژمێر و 20 خولەک لە ماڵەکەیانەوە بە پێ ڕۆیشتن بۆ ئەوەی خواردن بکڕن. کلیساکەمان لێرە کۆ دەبێتەوە بۆ ئەوەی ئامادەبوانی دەست بە لابردنی بەفرەکە بکەن و خەڵک بێنە دەرەوە، بەڵام من ناتوانم ئەو کارە بکەم چونکە من خۆم سەرگەرمی لابردنی بەفری ماڵەکەی خۆمم. کاربەدەستان دان بەوە دادەنێن ئەوان بۆ ئەم دۆخە ئامادە نەبوون. یەکەیەکی گاردی نیشتیمانی ئەمریکا داوا کرا بۆ ئەوەی یارمەتی خێزانەکان بدەن لەو دەمەی خۆراک و پێداویستەکانیان و لە بندێت. بۆ چەک سیڤەرتسن، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.